دنباش تماشاوانی گلک جا گلک بخیر بو برنامه خو برنامه مایکی خلیک پرچکرنا هزا پیشمرگین کردستان چاوا هاد سنگینن پرچکرنا هزا پیشمرگین کردستان هون چاد شو پینینگلو دنهادا بگمان پشتی کو اثبات بوی برای گشتیا جهانی کو بتنه هزا سرکتی تروشالاتان آوین لهمبر شر دجی تیروره شر دجی گروپین چکدار گروپین تاریه بتنه هزا پیشمرگین کردستانی گریلاین کردانه بگمان روش آوای کردستانی و بدمه که اثبات بویه لباشور کردستان جی که بریاچان ده بجی اثبات بو که بتنه هز دکاره هز که میدانیا خورتا خودی اراده به پارزوانی لخو برجوندین خو انگل بکه بتنه هزا چکدارا شورشگرا کردانه به همو یکی نوه بگمان دسر عرض واقع افیه که اثبات بو پشتی که داعشی که روشا شنگال تبلیه هوی بگمان داعش هاتی بسروانده گرتی روشا کردان چو قناغا دیده دنادا پشگیریه که نف دولت یا خورت یا با کردان هیا فرانسا دبیجه کردان هر جوره چکی دیوز بودا بیندکم هرویست بریتانیا جه ارینیه ایتالیا ارینیه گلکولاتن دن ارینیه یکیت اروپا دبیجه کو امر گیریه لهیچ ولاته که یکیت اروپا نکن اگر بخوازه آلیکاریا سربازیا کردان بکه امریکا آلیکاریا سربازیا کردان دکه کواتا زلهسترین ولاتین دنیا اوه خودیه پیشکتی ترین تکنولوژیا سربازی و استخباراتینه او خودی به باندورترین هیزن لجیهانه خودی ویتونه لجوات اولا کاریان دولتی دن هادا پشتوانیا کردان دیکن لپرچکرنا هیزن کردان دیدنا هوا پرچکرنا هیزا چکدار یا کردستانه هیا چند باندوریه که زور خورده جویه که کرد ایدی کرد لوی روشحالاتا ناوین خودی ستاتویه ایدی خودی ازمونه ایدی خودی پیگه که استراتیجیکه ایدی هیزه که هبوناوه هیا جبرکو در زمان کرد بیجن تمامال بوستا آخا کسی نینه لی ده شر همو دنیا کن پیخمتا بوستا که آخا خواه دناج ده همو دنیا بتایبتی دنیا پیشکتی ولاتین بباندور هاتنا آلیکاریا کردان بکن جبو شر تارتی دکن بخورتی دکن نک فیلق و جیشتان به یک جاری هرسی اینو تسلیم دبنو چک ناجی خر بردسته گروپین چک دار دکه بلکو شر دکن بله برزن پرچه کردنی هزی پیشمرگی کردستان ایوه چون حالا سنگینن لیستا دا ولات زلهزه کن او ولاتانه که خواهن تکنولوژیایی که زور به هزی سربازی و عسکرین هر وها استخباراتین اوانی که ولاتی برامنانی پیشکوتوترین جوری چکن لیستای دنیا دا بونمون امریکا، فرانسا، ایتالیا، بریتانیا، آلمانیا یکیتی ولاتان یکیتی اروپا زور بیان که بریاریان دا و هاوکاری سربازی پیشکش هزی پیشمرگی کردستان بکن دوای او که هزی پیشمرگی کردستان که تنها هزی چکدار به تایبتی هزی پیشمرگی و گریلا کن لروشحالاتی نوارازتانیا هزبون بتوانن برگی هرش گروپا چکداره کن بکن به تایبتی چکدارانی داعش فرمول سوریا روشکه چیات لعراق و نواراس چی له روشکه بلام کرد لروشهای کردستان و لباشوری کردستان به چه شوازی برگیری کن لبرانبر پلاماری امانه بگم لساج دا کومدنگی کی نف دولتی به تایبتی ولات زلهزه کن اویا بو اوی هزی پیشمرگی کردستان پر چک بکن پیتانای ام شوازه بریاره ام شوازه سیاسته بو پرچه کردنی هزی پیشمرگی کردستان اما تاچان گرانتی اویا که ایدی کرد لروشالات نواراس بیچ گلوا خوان هزی کی ابوری بقوته بیچ گلوا لسر آسی دنیا خوان علاقات کی سیاسی فراوانه بیچ گلوا سر آسی هر چهار پارچه کردستان خوان احزابی مدرنی سردمانه خوان هزی کی چکداری تکمشه پرچه کردنی ام هزا چکداره با پیشکوتوترین تکنولوژی چک و سربازی ام سردمه تاچان گرانتی اوکا که ایدی کرد اوانی بیانوی آنیانوی دبی او قبول کن کرد لمو ناوچکد ناوچیده هزه خوان اجندایه خوان حساب وكراوي كي زور جورين نفتويه ل 2011 تاست العراق لحربي دجي جروباتشك دارا كان زور جار انبارو زور جار فلوجه لدز دوا ولات نف دولتي كان بمشيوان هاتنا دنك لسوريا 3 سال شرن هاتنا دنك بلام لكردستان عشان حفتي يكشر بو يكسر همكم الغا نف دولتي هات دنگو شان بشان يزي بيشمرگه طياره كان قصفي ناوچي داعش كان بيگمان استاش يارمتي سربازيه من خدمتي بوچوني جیاوازی خلکی کردستان دم کو مروجه بگمان لیره رمضان له لیره وا السلام عليكم. عليكم السلام. دست خوشی بنا وکل لیره کم فرمو زحمت برام او پرتکردنی پیش مرگل الان ولاته کانوا بله برای مشتکی زور خرافه بو کردستان بو خرافه برای کردستان اوانه دانه کردستان توشی شری تیرورستان بکن هروا کردستان ناو تیرورستان او گلیک لیدت کامو بامو لایکوا
دەستی بۆ درێژ بکەن بەڵام ئەوان نەدێن شاری کورتەکەن ئەو کوتوالی ئەو تیرۆرسان نەدێن شاری کورتەکەن خۆیانی تر کورت خۆ بە بەرد ناتوانێ بەرگری لە خۆبکەوایە بەڵێ وە قسەکەم زۆر ڕاستە ئەی کورد خاوەن هێزێکی چەکداری منەظەمی بە قووەتی خاوەن تەکنۆلۆژیانە بچی داعش شەڕ بەچیە کەمەی شەڕ بە چەکەن ناکە بەڕێ تو وڵی وایە بەڕێزم بەڵێ مام جەوهەر وەرە باش بەڵێ مام جەوهەر بەخێراتی حکوومەتی ئەمریکا دەکەم فرەنسا دەکەم بەریتانیا دەکەم ئیتالیا دەکەم ئوسترالیا دەکەم پاپای ڤاتیکان دەکەم هیوادارم هەمویان بە دڵسۆزی پشتگیری میلەتی کورد بکەن هەروەها ئەو چەکە زۆر هەتا چەکی چاک بێت وە کوردستان شتێکی زۆر باشە بەڵام بدرێ بۆ کەسانەی کە کەسی دڵسۆزن کە کەسی ڕەشیدن کە تەعەدا لە خۆیان ناکات کە سەنگەرەکان بەجێ ناهێنن و هەروەها ئەو چەکە لیژنەیەکی بۆدا بدرێ بۆ ئەو کەسانەی کە سەرکردن بدرێ بە پەیەدا بدرێ بە پەکەکان بدرێ بە یەکێتی بدرێ بەو کەسانەی کە دڵسۆزن لە ناوچە جیاجیەکان دوو مانگە هەتا ئێستا کۆبیان نەدا هەوسەر دەکەن و هیوادارم ئەو کەسانەی کە خیانەتیان کردووە لای حیزبەکەن سەر بە هەر گروپێکن لە مەنتیقەی شەنگار و ئەوانە بەئاسکرا بدرن بە دادگای لە بەرچاوی میلەت بۆ ئەوەی تۆڵەیان لێ بکردەوە بۆی جارێکی کا پێشمەرگە ئەو مەنتیقانە چۆن نەکا ببێتە کارەسات لەسەر ڕەشیش کورد لەبەرەوەی کورد زۆر زیرەکە زۆر بەتوانایە زۆر بەخیرەتە 52 ساڵە لە ئازاددایە تەناسولی دەکات بۆیە هیوادارم بەڵێ هێمن مالێگەلە ئەم کارتان باش بەڵێ هەموو کاتێک دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم من لێەوە هەموو شتێک سەری ڕێز و نەواسژدانێن بۆ دایکی شەهیدان بەڵێ ڕێز و حرمەتم هەیە بۆ پێشمەرگە ئازیز و خۆشەویستەکان ئەو پێشمەرگانەی کە ئێستا لە بەرگانی جەنگان و هاوکاری تەواوی کوردستانەکەن و بۆ برستێ خاچی کوردستان خوانێ دەگەم بە کوشتوخوان کردو بە قوربانی هەر لێرەوە قوربانی دەست و چەکی شانیان قوربانی ماڵ و خێزان و عایلیان بین وەکو خۆم من دەستخۆشی لە هەموو وڵاتەکانەکەم زۆر سپاسی ئەو وڵاتانەژم کە هاوکاری مرۆیی هاوکاری بۆ خێزانە ئاوەرەکانی شەنگار وە پڕچەکردنی هەرێمی کوردستان بەڕاستی کارێکی مرۆڤانێ کارێکی ئینسانیە من زۆر لەگەڵ ئەوەیان بەڵام ڕات و خۆزگەی من ئەوە بوو خۆزگا چەند ساڵێک لەمەوە پێش بینی لەناو هێزی پێشمەرگە حیزبەتی نەمای هێزێکی نیشتیمانی چەند ساڵەمە پێشدا بمەزایە ئێستا تووشی ئەو قەیرانە ئەبووین بەڵام زۆر بەداخەوە کە ئێستاش لەم بوارەیە کە ئێمە لە جەنگی شاین زۆر بەداخەوە لە هەنێک کەسەکان ئەگەر بێت و لە لای بڵێ محورەکانی پێشەوەی جەلەولایە ئەگەر خوا نەکردە لەوێ بشکێن جەماعەتی ئەو لاپیان بەڵێ مەسەلەی حزباتی بەرەزان لە ئێستادا حزبەتی و نەزانم چایە حزباتی لە کوردستانە بچێکرێ زۆر جار ئەبینی مەقالێک بینی ڕۆژنامە نووسێکیان هەر کەسێک بێدێت کۆمەڵێک مستەلاح فڕیادا کۆمەڵێک سەرنج و کۆمەڵێک تەحلیلاتی ئاگراوی ئەکا لە ئێستادا وەکو چاودێرەکان ئاڵێن حتا خەڵکی کوردستانی شارێ پێش ئێستاش لەم ستودگەی ئێمە ئێستا تیان پەرلەمانتارێک گریاوە لەبەر ئەوەی کە کورد هێزێکی هاوبەشی هەر چارپەرچەی کوردستان ئێستا ئەزمموی سەرکەوتوی لە باشووری کوردستان کە تاکە ئەزمموی دوای ئەوە بێگومان ڕۆژ ئەوە هات ئێستاش ڕۆژ باکووریش لەسەر پێ گریا لە بەرەوە یەکەتی نەتەوەی کوردان هەیە مەخەونێکی دەرینە بەڵام مەسەلەی حزبایەتی کۆمەڵێکی بەناو محەلیل و هەندێک ڕۆژنامە نووس دێت لە خۆیەوە بێگومانی لێ ئەدا تاچان گرنگە ئەرکی گشتیە لە ئێستادا پاراسی ناوماڵی کوردی یەک ڕێزی کوردان ئەگەر کورد هێزی چەکداری کوردان بەڕای تو وەکو ئەڵێن وەکوڵین چاودێرەکان وەکو هێزە سیاسەکانی کوردان پەرتەوازە بان بیر و بچوونی جیاواز با یەکتر قبول نەکرده بە هەرێ بخۆیە لە شوێنێکە تاڵقەیەکی لە تاریکیەوە نەبەڕاوشی کورچوو نەبوو بەڵام ئیرادە یەکگرتووی هێزی کورد لە پێیزی پێشمەرگە و گەریلا تا چەند گرنتی ئەوە بووە کە هەرێمەکەمان پارێزراوێ بەڵێ یوسفمان لەگەلە ئەلۆ کاک یوسف فەرموو ئەم کاتت باش سەرچاوم سپاس دەکەم من وەڵڵاهی من وەک کەلکوچێک بەڕاستی من دەستخۆشی لە وڵاتانە دەکەم دەنێرێن بۆ کوردستان بۆ پێشمەرگە بەڕاستی زۆر گرنگە لەم کاتەدا چەک دەنێرن بۆ کوردستان بەڕاستی ئەمە سەر ڕوبەڕووی دژمنێک تیرۆریستە وینێت گەورەترین دەستبینێتەوە بەڕاستی زۆر گرنگە ئێمە زۆر سپاسی ئەو وڵاتانە دەکەین بە تایبەتی فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا و بەڕاستی بە پاڵپشتی کوردستانەکەن بە شتێکی زۆر گرنگە شتێکی زۆر باشە ئومێد دەکەم زیاتر بنێرم کودێکی کردبکێک قسە دەکەم زۆر پێویستمان بەوەیە بە چەکێکی زۆر بێ بۆ پێشمەرگە بنێرە بەڕاستی ئێمە ئێستا بەڕوبەترین گەورەترین تیرۆر بینێتەوە پێویستە بە زووترین کات ئەو چەکانە بگاتە هەرێمی کوردستان
من دەستخۆشی دووبارە لە وڵاتانەکەم ئەو چەکانە دەنێرن هیوای سێگەدا بەڕوو کاتشەر کامەران لە گەرمیانەوە سەر چاو زحمة من بدر لتوري برنامج يقدر تبنشنا الرجال ده ليش مرة عندك لكنالتاني استربميزاي حزبك لسوري هولير ودوكا يعني أمي مرة يتك لو كان على عمل جبهة دجاجة أو كريم ري أمريكا هذا وصل شيء شنغال بلان فتكلم يتكا رجلي عن يكردوا كان أمريكا بحساب يشتري يرشكا رسالة 10 أسبوع أو تجيبني على أشياء هذه الزمنية أمريكا دابا بدو سرچة شنغالو يعني ما زالم كأنه ميديا كان يشتري بلا لم سياسي حزبياتي لكردستان بو ميديا كان ناتو عن كارا ديك على سنجي خوان باريزن بروفيشنالي خوان باريزن يعني كأنه كثير من الأسر NRT أقر بسين دي إسراوان اللي يمور بدرن أكيد NRT دو رجمنا يبينهم إذا قدار بزني حوالك لسر شاري كزيشكي فاروق كان خوش الجاني لبزداوا يعني دو رجاء بس يبوي كاوهر دوباره بيتايا سروايا وشا رمضانوي او دجاجتي NRT الاستمانية لكن على قد الرسالة انا رمي داتو بوي كتايا سيوش ماري آسيات يعني يبوكيون ديكم كاولاتيك اگر آسيات بەڵێ بەرزم لە ئێستادا لە یەکەمەوە ئەوێ ئێستا کەس ناتوانێت ڕایگەشتی بخەڵەتێنێت چ دەستگایەکی ئەلامی هیچ کەسێک لەبەرەوە خەڵکی کوردستان وشارە لە کەناڵێکی ڕاگەاندن چەندین سی کەناڵی فەزای لەوانێ زیاتر هەبێ تۆری کومەڵاتی فراوان هەیە تۆری نوچەگیهانی هەموو کەناڵەکان لە مەیدانی شەردایە کەس ناتوانێت هیچ عالە هیچ ئێلامێک ناتوانێت خۆل بکاتە بە چاوی خەڵک بڵێ کاکە ئەمە وایە ئەمە وایە ڕاستیەکە ناوجوو بکە ئەمە یەک لەبەرەوە هەموو ڕایگەشتی ئاگادار هەر کەناڵێکیش ڕای ڕاستەقینەی ڕەوشەکە نەگەێنێ خەڵکانی وەکو تۆ تعلیقی لەسەر بێ سەبارەت بەو هەواڵە خەڵک مردووە لە مستەشفای ئەهلی بان مستەشفای حکومی بێ تاچەند گرنگە بە تایبەتی مستەشفای ئەهلی کە کوالیتیەکەی باشتر بێ کە چاودێریەکەی باشتر بێ خەڵک لەوی زیاتر پارە سەرفەکە تاچەند گرنگە چاودێرێکی جددی ورد هەبێ لەسەرەوەی کە ژیانی خەڵک پارێزراو بێ لەسەرەوەی کە سەحەتی خەڵک پارێزراو بێ بە جددیتر چاودێری تەندروستی خەڵک بکرێ ئەمە هەواڵێکە لەسەر مردنی خەڵکە بەڕێزم بڵێ پۆڵە لە هەولێرەوە کای پۆڵە قارەمانەکانی هەر پارچەی کوردستان دەکەم بەڕاستی هەواڵی خۆش بەڕێوەیە لە بۆ ناردنی چەگل و هێزەکانی پێشمەرگە بەڵام بە هەموو چاویلکەی حزبایەتی فرێدەین و چاویلکەی کوردایەتی لە چاو بکەین بە چاویلکەی کوردایەتیوە سەیر و ڕووداوەکان و ئەنفال کردنی شەنگاڵ و کوردستان بکەین بۆ نمونە دەپێویستە بە خێرایی خوری سەربازی بۆ بەکارهێنانی ئەم چەکانە بکرێتەوە بۆ ئەو خۆبەخش و پسپۆڕانەی سەربازی بە شێوەیەکی زانستی دوو کەسانی نەتەوەیی فیدایی نەک لە ڕێگای حزبیەوە ئەو کەسانە سەرپەرشتی بکەن سێم بە شێوەیەکی هەڕەمەچی نەبێ بۆ نمونە کەتیبەی سەوارێخ کەتیبەی مەدفەعی ڕازیمە هەر یەک شارەزا بکرێ لە بەکارهێنانی نەخشەی سەربازی و شارەزابوونی جوغرافیای ئەو شوێنەی لێ شەڕی لێ دەکرێت سەبارەت بە کەناڵەکانی ڕاگەاندن تکاتان لێ دەکەم چیتر بە شێوەیەکی ئەنقەز بێ یان نەزانی بێ لە خزمەتی دوژمنان نەبێ ئەو کەناڵانە ئێستا ئاشکرا بوون بە نەزانی یان بە ئەنقەزیش دەکەن هیوادارم چاویلکەی کوردایەتی بکەنە چاو ئەم لایەن و ئەو لایەن و زایدە بەسەر کەسی تر نەکاتەوە شەڕێکی چارەنووسە کەرامەت و شەرەفی کوردایەتی ڕەچاو بکەن سپاسان دەکەم لەگەڵ ڕێزم بەڵێ ئەحمەد لە هەولێرەوە بەڵێ تەلەڤیزۆن خۆی کێم بکەی الو بەڵێ فەرموو الو کاک ئەحمەد فەرموو جێم لێتە بەڵێ کاکە من دەسۆشتانێکم بە تەوەری بەرنامەکەتان بەڵێ بەنسبەت قسەکردنی پێشمەرگە لەلایەن وڵاتانی دەرەوە کاک ئەحمەد دەوروبەری تۆ زۆر قەرەباڵغا کرێت دوورکەویتەوە توزێک بەڵێ دەستان خۆش بێ کاکە یەکەم شت ئەو قسەکردنەوەی وڵاتان بەباسی شتێکی پێشەیە بار خاکای ئەحمەد سپاس دەکەین بمان بۆرە ناتوانانی بەم شێوەیە جێ لە دەنگە بگەنە بە قەرەباڵغێکی زۆرە بەڕێزان زۆر جا لێرە دووبارەکەینەوە تکای ئەوانەی پەیوەندیەکەین یەکەم شت تەلەڤیزۆنەکان کەسکیان دوورکەونەوە لەواتر لە قەرەباڵغی دوورکەون بۆی دەنگیەوە زۆر بەسافی بگا کومنتەکانیەوە بچێتە مێشکی بینەر بۆی زۆر بەدقت جێ بگرن نەک بەم شێوە هەیە کاکە وەڵی ئیترەمە ئیسعاجە بۆ دەنگوانیە بەڕێزان هیوادارم لە بەرەو ڕۆژانە ئەم کومنتە دووبارەکەینەوە هیوادارم ئەوانەی پەیوەندی بکەن ڕەچاوی ئەم خاڵانەی کەوتم بکەن ناوزات لە بەغا بەڕێز کاتەوە باش سەر چاوە
خوش برنامجك اللي كم جاني من قال لك سباس كاكي نوزا لا بغداد شراوشيك بله مالي ولا لا خو زابي باشا دسور البو ماري شو هذي بلا كرب ولا سادوي كوشكي كو مارو بلا مستا توزي آرام بوتا اي او لدوانا تنداني مالك خليك لوي تشي علي بو جموجولي هزمنيا كان شون لبغا والله بس حاجة لا دك أنا هيش شيء أو تونيا بس خلق توزي مظاهرة كردو أو شتانا أنا هيش شيء تولا غورينيا بله كومنتي برسان فرمو بله يمز دس خوشي وطن كان برام بس بوشتي براسي من پیوندی پیدا کردن بله ابن برادر شيء ما كبت بهوي خوشي استوى كدوا دو زابط ما خوي بكجي بله لچه بله لچه وابوشتي كوا لبقى وجه او اي توالي او روداوي توالي او دياردي توالي بله هلا خو من لدوام لدوام يعني ويستي خوي بكجي لبنا خوشويستي چی خوشويستي کسی کره کچک چی با ولی تیک که 3 سال خوش لهی لپیش جشنی رمضان و مبارک دا خصوصی ترول زور لجانی خوی بزار بوا تا اصل مرة ما قلت له پیش ما بدك باو چی کردی و ان شاء الله هیچ ضرورت نداره بالام کره کی و انا لا و اگر بله اگر خوشی تک اگر جیلی بیت پیونی پیو کات زور ممنونی دبیم بله ماشي دارين خوشويستي كي جيلي به كدمي كتليفون داخل وقت طالع او بريزاش تو شيراوشي كتيبت بوا اكيد شويه خوشويستي راسقي نبي خوشويز بشويك تاثيري هي كم تازور برزن بتهبتي اواني تجربه هالمباراه بله شو مالك له محمد لكويا باشكا كاكا روزن كوا والله من باش ما توكوي وزي سباس لكم باشكا كاكا زور سباس فرمو والله كاكا كان انا كبيانا خوشا كنت فرصك بكري وانا دجمني كردن اجاي همو كردي في خور بي كنت شاكرين تشيه بي شاكرين زوره تشيه بي بلام ام چکه چون بکار بینره برایتون بله شوازی دا باشکرینی ام چکه بکارینانی ام چکه چون به والله كاكا اول مستحق بيت ساعه او بي بيدنا او كساني كبكاري بين بشوي تشاك بس او تكانا كعاتو بوافي سياستي كاك مسعود وحشيماني وهيكل او شكل امريكا وبقاتا كردستان سياستي خوي او لا انا لا اجري ماليشي عندك الباب تنسق ماليشي وربقدر بالك اي محمد بلا مسعود بارزاني سروكي هرمان سروكي حزبك بيوست سروكي ناوچيك يعني سروكي هرمان اي كواتا اولانا كاملا ويتوالي لكاتك همو بيك وليك بران شري جروبا شكدارا كان كاكا كان ديار اوانيس كسر بنوري مالي شي بن باب سنتك بنوري مالي شي ورغن باوان شي بدنيا لا كاخو بتواوتي ام كزان شي لا انجلي بنوري مالي شي هال شو شي داك السليماني دكتور شي باوان بله برزان پرسیارێکی زۆر گرنگم چەکانەکە هاتوون سەرروکی پەرلەمانیش ئەڵی گەیشتون ڕاگەیانەکانیش ئەڵێن گەیشتون ئەم چەکانە چۆن دابەش بکرێ بە کێ بدرێ چۆن مواسەیەکی نیشتیمانی هەبێ سەرپەرشتی ئەم چەکانە بکات جبەخانێکی نیشتیمانی هەبێ ئەو چەکانە لەوێ دانرێ هەروە کەسی شارەزا و بەتوانە هەبێ ئەم چەکە بەکار بێنرێ لەبەرەمە چەکێکی پێشکەوتووە ئەم چەکە زۆر جارەکرێ باڵانسی هێست لە ناو حزبەکانیشا بگۆڕێ لە ناوچەکانیشا گۆڕێ کەواتە لە کوردستانە واکو خۆتان نەزانە لە دێر زەمانەوە تا ئێستا ململانی حزبی حتا لە سەردەمی شوڕەشەکانیش لەم شاخەنە بێ فلان پێشمەرگە بێتەوە فلانەوە وەکو خۆتان نەزانن تەجروبەی کەمەش بەداخەوەی بوونەوە شتێکی ڕەشە لە ناو تاریخی بزنەوەی ڕزگاری خوازی کورد کە زۆربەی هێزە چەکدارەکان پێش تەجروبەی شەڕی یەکتریکردنیان هەبووە تاچان گرنگە ئەم چەکێکە دێت بۆ ئەوەی زیاتر گەرنتی پاراستنی ئەزموونی یاریمی کوردستان بکە هاوسەنگی لەسەر ئەساسی نەتەوەیی دروست بکە کورد خاوەن هێزێکی منەظەمی چەکدار تەکنۆلۆژیەکی بەهێزی ئەسکەریە تاچان ئەکرێ ئەمە فعلا مواسەیەکی نیشتیمانی بێلانی دوور لە حزبایەتی و بەرژەوەندی سەرپەرشتی هاتنی ئەم چەکانە و دابەشکردنی ئەم چەکانە و بێگومان دانانی ئەم چەکانە لە شوێنێک بکرێت کە فعلا چەک بوو دەستی ئەو کەسە بێکە بچێت دیفاع لە کورد بکە بەڵێ سیامەت لە چومانەوە کاکەگار چۆنی باشی تۆ کۆی کاک سیامەت ڕێزی کاکەکار دەستخۆشی بەرنامەکەت لێکەم بەڕاستی بەرنامەکە لەسێر خۆی بوو پێم خۆشە جارێکەمەش ئەو هێزانە بە نیشتیمانی بکرێن و ئەو چەکانەش ئەو کەسانە بدرێن بەڕاستی مام لە کۆیە قسەشی خەڵەتی کرەوە بەهارات بە سیاسەتی هەندێک حیزبی ناساوچی داکا ئەوە شتێکی دیار بەڵام پێویستە بەو هێزانە بدرێ بەڕاستی کە بە نیشتیمانی بکرێن و دەستیان پێوە بگرێ و ئەو هێزانە چونکە
ئەمریکاش هەموو ڕۆژێ بۆ مەناژی ویانەوەی بۆ مەناژی ئەچەند ئێمە گەل لەناو خۆمان نێکری و تەباو سەراسین پێمایگە ئەمریکاش نەبی وڵاتەشیدی ئەبی بۆمان بەڵام پێویست ئەو شتەکانە کەسی شارەزا و ئەکادیمی بدرێن چونکە لەناو ملەتی ئێمە لەناو لەشکری شۆڕژێری کوردستان خەڵکی ئەکادیمی شۆڕژێر هەیە و خەڵکی شارەزا هەیە وەکوڵێ کاڵە بە باڵایە ئیتر زۆر سوپاس دەکەم. بەڵێ ئەحمەد لەو لێرەوە. سلام علیکم. عەلەیکم ئەسەلام. تۆنگاکە کار باشی؟ وەڵام باشین. کەرم کە. ئەگەر ڕێگە بدەین ئینشەڵا قسەکان تەواو بکەم. کۆرە تەمام کە و زێترجی باوە. کەرم کە. کاکە هەکار من پێم وایە ئەو جارێ ئەمریکا و ئەو پەیمانەکان هاتن ئەلحەمدولیلا ئێمەیان لە مەرج ڕزگار کرد. زۆر گرنگ بوو. ئەمما لە مەرج گرنگتر تفاقی کورد ئەبی کورد خۆی تفاق بیتن. و ئەگەر بە شعار و بە دروست نابیت هیوادارم کورد بە جدی تفاق بیتن. کورد لە ناوخۆی ڕێککەویتن. ئێمە لە فکرمان دێت نەچۆ ئەکتش احتیمالە بە فکر بێتەوە لە ساڵی هەشتاویەک و هەشتاەکان وەختێکە سەری عێراق و ئێران ئەو وەختی ئەمریکا و فەرەنسا هەر وەکو ئێستا باشتر یارمەتی سەدامیان دا ئەگەر بە فکرتان بێتەوە تەیارەی سوپێرێتانداری فەرەنسا کە بە سەدامیان دا لە دنیا دەنگی داوە عەرەبەکان هەموو لە پشت سەدامی تەنها لیدای سۆریان نەبیتن وێگا سەدام چوبنەوە خۆی ڕێگلەبوون عێراق ڕێگلەبوون شکستیان هێنا و ئەمریکاش لەو بەینە سەرمەزار بوو. بەڵێ تر بەرژەوەندی سیاسەتی نێودەوڵەتی بە پێی گۆڕانکاریەکان و واقعەکانە گۆڕێت تا هەن تەعامل لە گەلێمە ناکەن چامان سەوزەیان شینەیان چییە ئەوان تەعامل لە گەلەوەکەن کە لێرە تا چەند بەرژەوەندیەکانە گونجێ ئەم ملەتە تا چەند ملەتێکی بە کەلکی خۆیاتەوە کە ئۆباما ئەڵێ کە کورد بتنێشیانە ئیستیفادە لە قوربانیدانên ئەمریکا لە عێراق بگرن و دەڤەرێکی باشوان هەبێ بڵێ غازی لە شکارتە بەڵێ غازی ئەو کاتەوە باش سەر چاوم فەرموو کاکە ژیان بەنسبەت ئەو چەکەیکە لە ئەمریکاوە دێ و لە فەڕەنساوە دێ بەڵێ من دەستخۆشی لە وڵاتانە ئەکەم کە ئەو چەکەی ڕەوانەی هەرێمی کوردستان کرد بۆ بەرگریکردن لە خاچی پیرۆزی کوردستان بەڵێ بەڵام بەنسبەت کاک محەممەد کە لە هەولێرەوە قساکە ئەڵێ ئەوانەی پشتگیری نووری مالیکیانە کرد با بڕۆن چەک لەوان وەرگن ئایا مەسعود بارزانی وەکو سەرۆکی هەرێم داوای چەکی کردووە یان وەکو سەرۆکی حیزب ئەگەر ئەو چەکەش بدرێ بە پارتی لە شوێنێکی وەکو شنگال تەسمیلی بە داعاشیەکان تێگەی بادڵنیایکەمەوە ئەو شەڕە شەڕی کوردایەتیە شەڕی حیزبایەتی نییە بەڵێ ئەجا وەکو هاوڵاتیەکی ئەو کوردستانە بۆیە دڵنی هیوادارم ڕێگە بەو قسانە نەدرێت کە تەشریع بەو حیزبانەی ترەکەن چونکە ئەو حیزبایەتی نییە ئەو ڕۆژی کوردایەتی و هیمەتکردنە زۆر سپاس بەڵێ هاوکار لە حاجیەوە بەداخەوە دیارە نەما بەڵێ تەماشەوانی نیژادنەهای کوردستانێدا بێگومان چاوێن هەر کەسێکی vekirîne بتنێ خەلێک تەماشای تێلەڤیزیونێکی و سایتێکی و ماڵپەڕێکە تشتێکی ناکێ بەلکو بە دەهان تێلەڤیزیونên کوردان هەنێ تۆڕی جڤاکێ فێسبووکێ بەرفرە هەیە هاتنوچنا کوردان بلەزگین هەیە گەل و تا چەند گرنگە دنەهاژیدا پەیامێکێ پەیاما ڕێگانە پەیامێکی ڕاستەقینە بە ڕاستی نهێنە ئاوژۆکردن ji bo arasteyekî hezbiya bertesekên ku îazeka hin berpisên nava ve hezbê bo berjewendiya taybet û likedarkirina karîn û kurperweriya layinên beramber li ser meydana şer li şingalê bi taybetî li gelê deverên gel û çi diqewme çi giring e ev rastiye bêne avjûkirin demeke de kenalê din rastaqîneya rastiyan bizanin û êdî tesîl sum'a hindek rojnamevan û hindek nûçegan û heta hindek kenala jî bike ta çend giring e rewşan haya Kurdistanê weke xwe ku heye bihête veguhastin ji ber ku bîner eger ez jî rastiyê pê nebêjim kenalê dî cihêdî hene rastiyê pê bêjin wê gavê dilser her kesekî kevît ku rastiyeka rewşa rastaqîne ye ku ya meydan diqewme nebêje ta çend erkekê giştiye ku bûyerên rastaqînên gorapana şer çi negel û wesa bêne veguhasinek ber û vajî kirin bale piştî vê naberê dê berdewam bîn NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن هەمووان بێ جیاوازی لێرن ولا برزان لێرە لە مینبەری ڕاستەقینەی خۆتان هەوەتەی نارتەیە بێگومان مایکە خەڵکیشەیە کە مایکە خەڵک دەنگی ڕاستەقینەی شارعی کوردستانی ئەوانەی دەنگیان ناگا لێرە تەلەفۆن هەڵگرن و سەرنجی خۆتان بە ئازادی بڵێن لێرەش ئەرکی من تەنها و تەنها خزمەتکردنیەوەیە تەنها ئەوەیە بڵێ کای کارزان فەرموو لە مەخموورەوە چی هەیە چی نییە بابە والله
ینی پێشکی من دەستخۆشی دەکەم نازانم تەوەرەکەتان ناو سیارە مەحەل دەکەم بزانم ها لە ناو سیارە یعنی لە ناو مەخموور یەکەم شت ڕەوشی مەخموور باشیان نا بەڵێ یەکەم چیت حەز دەکەم بزانم تەوەرەکەتان لەسەر منیش پێم باش بە ڕەوشی مەخموور بزانانی لەبەرەوە ناوچەیەکە ئەویش فترەیەکن دەکێشی تیا بوو بەڵێ پێت دەڵێم بەڵام حەز دەکەم لە تەوەری ئێمەش منیش تاکید تەوەری ئێمەش پێتاڵێم لەبەرەوە پێمانویست بۆ وەکو هەر وەکو پەیهەمنێرە قەیچاکە لێ باشی ڕەوشەکە بکەیت تەوەری ئێمە لەسەر چەک پەرچەکردنی هێزی پێشمەرگەی کوردستان مخۆم چەکدارم بەڵێ لە مەخمورم حالیان ئێستاکردم دەمەوێت لەسەر دوو چش قسە بکەم خاڵی یەکەمیان لە مەخمور خەڵکێکی زۆر لە مەخمور ماڵی خۆی بار دەکات دەڕوە ینی بێتام زۆر بۆ چی ئەڕۆم بوو بارەکەن نازانم ینی خەڵک دەترسێ خەڵک هەز بەوە دەکا ینی هەردەم ترس ماوە هەردەم هەز دەکات داعش لە چاودۆرەکانی مەخمور ماون بەڵام داوا لە بەرپرسەکان دەکەم ینی ئەگەر ئەو خەڵکانە ئێستا بە پۆل دەڕۆن بێنە سەر شاشە ڕاستەخۆ بە خەڵکەکە برێن ئاوای کەسێت دەوامی هەیە بەیانەکەی یەکشەمەکەی دەوامی هەیە ڕاستەخۆ خەڵکەکە بینەوە بۆ دەوام یانێت تۆ خۆت کردکردیە بۆ چ خۆت کردکردی کاچی من یانێ دایرەی لێیە بەلەدەی لێیە بیگرە تاپۆی لێیە هەموو دایرەی لێ ئەتۆ خەڵکە بۆ ناینێ دەوام یەکشەم تەبلیغ خەڵک بکەیت دووەمیان بۆ پرسەکردنی چەک زۆر پێویستە یعنی ئەمە پێویستمان بەوەیە ئەوڕۆ ئەگەر ینی تقریب 3 ڕۆژ داعش لە ناو مەخمور دابوون وەگەر ئەمە چەکی پێشکەوتومان هەبایە بە 5 سەعات دەردەکران بەڵام ئەمە هەر چەکمان هەبووە چەکە بووە بۆ نمونە ڕازیمە لە هەندە زێک یاساتی نەینایە بەڵێ کاکارام کێمان لەگەلە کاکارام فەرموو پێشەکی دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم بەڵێ سەبار بە پرچەکردنی هێزی پێشمەرگە بۆ ئەم وەختەی هەرێمی کوردستان ئەرێ زۆر جێگەی دەستخۆشی وڵاتانی دەرەوەی و هەروەها جێگەی دەستخۆشی بۆ سەرۆکایەتی سیاسی کورد کە لە وەختە وای کردو لە وڵاتانی دەرەوە کە بە شێوەیە چاو ببرنە سەر سەرکردایەتی کورد و ئاوە بەو شێوەیە بێنە بەهانای کوردەوە و سەبار بۆ دابشکردنی ئەو چەکانەیش پێم وایە ئەو چەکانە بۆ هەر چواپاچەی کوردستان کە هەرکی هێزێکی بێتیا بێ بۆ کە بێن بەهانەیەکی وەک بۆ نمونە لە قەندیلەوە بۆ نمونە لە مەخمور و شەڕبگرت لە گەرمیانەوە شەڕبگرت لە هەر شوێنەکۆ بێ هێزی کوردیە واتە هێزێکی نیشتمانیە پێویستەکە هەر لایەنی کورد لە بەرەی جەنگا بێ پێویستە ئەو چەکانە بدرێ بەو هێزانە ئەمجا سەبارەت بە سەبار بە پێشمەرگە و حەزی بوونی پێویستە ئێمە محەممەد کاک محەممەد کەرمکە السلام عليكم. عليكم السلام. بله زود سپاس تورگی زمانه والله کاغا کرمو فوزن پرچه کردنی پیش مگشتگی باشه بر بله ما پرچه کردن لسر برنامه اجتماعی پارێزەری نیشتیمان بن بله اگر تکانه رسیل لسر شواز بناوی نیشتیمان دا باشن منیشیالی دروز دابد براستی منیشیالی دروز دابد براستی او کاتش باردوی کردستان لاس دستی مدرجی وادان المدرج او هیزه که چکلی وردگی پارێزەری نیشتیمان بد پارێزەری وڵاتە بێت پارێزەری ئەو خاکە بێت پارێزەری خۆ مناڵ هەموو کەسانی کەرەناو کوردستانە دەژیت هەر سەرکەوتوو بن سڵاوێژ و پێشمەرگە بەڵێ هێدی لە چومانەوە کاتۆ باش سەر چاو سەرکات دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم بەڵێ بەڕاستی ئەوەی کە گرنگە ئێمە لە کاتێکی ئاوایە کە دووچاری باردۆ خەک بووینەتەوە باس بکرێت ئەوەی کە پێویست ئەو چەکێکە لەلایەن وڵاتە دەوڵەتەکان و بۆمان دێ بە شێوەیەکی یەکسان بە سەرێتە کوردەکان دابەش بکرێت تەنانەت بە تەنها حیزب دەسەڵاتدار سوودی لەوەرنەگرێت وەلەمان کە پێویستە بەڕاستی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی سوپاسێکی سەرتاسەری هێزی یاسەوجە بکات چکە من پێم وایە ئەوان هۆکاری سەرەکیم بۆ ڕزگارکردنی شنگال و هەروەها ڕزگارکردنی ئەو ئاوارانەی کە لە چا شنگالەکەیدا خواردووە وەلە هەمان کاتیشا پێویستە ئەوانیش سوود لەم چەکە بەربگرن چکە دووبارە ئەکەمەوە کە ئەوان هۆکارێکی سەرەکی بوون بۆ ڕزگارکردنی ئەو پێویستیش ئاکات کە بەڕاستی حاسادەوە نەکرێت کە ئەوان هێزێکی بۆ پاش خراون تەنها هێزی کوردەکانی باشووی هۆکارێت بۆ بن بۆ ڕزگارکردنی کای بارزان فەرموو وەرە باش برای بەڕێزم سەر چاو
برای بەڕێز دەستخۆشی تەوەرەکە لێ دەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن بەڕاستی من ئەم کەناڵە بە کەناڵێکی هەمیشە وتمە ئەم کەناڵ بە کەناڵێکی ڕاستەقینەی ملەتی کورد ئەزانم وەکو هاوڵاتیەکی ئێمە بە ئازادی قسەی لەگەری بکەن من نام ڕخنا لە کەناڵەکانی تر بگرن هێتر دیارە کەناڵەکان لە پێشچاومانی متابعین هەمویان دەکەین بەڵام من دەم بۆ سەر مەسەلەی چەک برای بەڕێزم بەڕاستی من وەکو خۆم وەکو هاوڵاتێک لە سنووری قەزای شێخانم بەڕاستی داعش بەڕاستی استفادێکی زۆر باشی لە ئێمە کردووە لە ئێمەی کورد لە بەتایبەت لە ئەحزابەکان من نازانم هەندێک برای بەڕێز من بە قوربانی یەکەیە کە پێشمەرگەکان دەبم من ڕێز و احترامم بۆ جەنابی کاک مەسعود کە سەرۆکی هەرێمی کوردستانە بەس برای بەڕێزم ئەو چاکە دێت نەک کاک مەسعود دێنێتی نەک بە پارە لە بەریکی خۆی دەردێنێت ئەمە هەموو بە حەق و حەسێبە دێت با نەی بۆکو بڵێم بەداگیری نەکات ئەو چەک و سیلەحە و بچێت لە شوێنێکە دای بینێت کە پێویستیمان پێ نییە باشە من بەڵگەی باشترین بەڵگە بۆ ئەم خەڵکە ئێمە بۆ حزبی پارتیش ئەگەڕێنمەوە ئایا کاتێ سەدام ڕوخا ئەم چەکە سیلەحە ئەم سیلەحە زۆرە ئەم دبابەیە بە ئەنواع ئەسلحە کاری وەلە بڵند لە ڕانیا باشی عزیزم سەر چاوم دژی سواسەکەمان فەرموو لەسەر تەوەرەکەی جەنابتان پێم وایە هێزی پێشمەرگە هێزێکی زۆر نیشتیمانیە هیچ پەیوەندی بە هیچ لایەنێکەوە نییە هێزێکی زۆر نیشتیمانیە ئەو چاکانەی کە دەشێت ئەگەر یەک وەزارەتی ڕێک و پێچی ملتەزمی کاملمان هەبێت بۆ لە پێناوی وڵات ئیش بکات لە پێناوی کورداری ئیش بکات پێم وابێ هیچ مشکلەیەکمان نییە کەسێک بێت یعنی بەڕاستی نیشتیمانی بێت نەوەکو حیزبی بەڵام بێک مرد ئەگەر سەرکردە سیاسەکانی کورد و زائیدەن ئەو پەنادیوارانە کە مانگانە 2 ملیۆن و 3 ملیۆن دەچێتە ماڵەکانیان ئەوانە لێ بگەڕێن هێزی نیشتیمانی هێزێکی نیشتیمانی بێت پێشمەرگە هێزێکی نیشتیمانی بێت چونکە ئەوەی کە لێ ناگەڕێت کورد هێزی نیشتیمانی بێ پێشمەرگە خۆی نییە پێشمەرگە هیچ مشکلەی نییە بەس تکا دەکەم بۆ ئەوەندە کاتەکەمە مەزانم بدەبات بەڵێ بازیاتە قسە بکە بەڵێ کای بڵند مەمنون دەبم فەرموو ئەوەی کە ئێمە ناڵە هێزی نیشتیمانی هەبێ تەنها سەرکردەکانمانە سەرکردەکانمانە کە ناڵ ئەمە هێزی نیشتیمانیمانە بێ پێشمەرگە هێزی نیشتیمانی بێ ئەوان مداخەلەی ژانی پێشمەرگە دەکەن بۆی پێشمەرگە بەڵێ سپاس بەسەرنجی تۆ محەممەد مانەگەلە لە سلێمانی کای محەممەد هەڵۆن کاتە باش کار سەر چاوم بەڕێزیگەم تەبارە بە تەوارەکە برای بەڕێزم ئەگەر هاتوو بڕۆنە ئەم کوردستانی ئێمە هێز و لەشکرمان ئەسپاس بۆخوا هێز و لەشکرێکی تۆپمەمان هەیە کە یەکێک لەوانە هێزی داعش دانی بەوەمان نا کاڵێ پێشمەرگە سەرسەختترین هێزە و لە هەمان کاتیشە سەبارەت بەم چەکە کاتێکەیەک من تەنها ئەوەنە ئەڵم نەدرێتە دەست بەرپرسەکان من گرەوە لەگەڵ ئەکەم پاش 2 مانگ چەکانە بینین لە بازار ئەفرۆشتێت و لە هەمان کاتیشە بڕوانە ئەمریکا کە پێ چێکی هەیە کە پیاڵە ئایفۆر یعنی ئێستا تجارەکانی ئێمە کە ئەیکڕن بە 45 وەرەقە بە 50 وەرەقە 6 وەرەقە إلى آخره ئیسپای ئەمریکا خۆی خۆی ئەفرۆشێت جناب ملەتێکی کورد من ئەڵم نەدرێتە دەست بەرپرسەکان دابش کرێ بەسەر پێشمەرگەیە لە کاتێ ئەسنای واجبە بتان ئەو چەکانە بەکاربێنن نەکرێکە بیباتەوە بۆ ماڵە تجارەتی پێوە بکرێت بڕۆزە فەرمانگەیان چاودەرمان بەڵێ بەرزان تاقیبێکی خەڵکی ئەوەیە کە ئەم چەکانە چۆن تازیو بکرێ ئەم چەکانە بەکێ بدرێت کە سەرپەرشە بگرێت چۆن بەکار بێنرێ لە بەرەوە خەڵکی کوردستان تەجروبەی پێشتریان لە بەرچاوەکە خۆیان ئاڵێن کە تەجروبەی پێشترشیان هەیە لەوەی کە ئەڵێن هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانیە بەڵام سەرکردایەتیکردنیان مێزەش دەبێت سەرکردایەتیەکی نیشتیمانی و نەتەوەیی ڕاستەقی نەبێ دوور لە ئەجندا و بەرژەوەندی حەزب سەرکردایەتی هێزی چەکدار بکات بۆ ئەوەی ئەم هێزە پارێزەرێکی ڕاستەقینەی کوردستانی بێ ئەم چەکانەش تاشان گرنگە چەکێک بن لە ژێر چاودێریەکی نیشتیمانی و نەتەوەیی بە یاسایی کراوی خەڵکی کوردستان تا بن بۆی خەڵێکی استیفادە لێ بگرێ وەکەوە بەرزە باسی بە بازارکردنەوەی ترفروت و نظام تازایی خۆتان جێتان لێ بۆ بەڵێ لەیلا لە سلێمانی کاتە باش بەڕێزم سەر چاو بەڕێزم هەڵسەنگاندنی چەک کە بیرێ بە پێشمەرگە ئەو پێشمەرگانەی کە ئەتوانن بەرگری لە کوردستانکەن ئەو پێشمەرگانە کە ئەتوانن دیفاع لە کوردستانکەن ئەگەستێکی باشیان پیاوێت دڵنیا بە زیاتر ئەتوان بەرگریکەن بەڵام قسەیەکی پێشونان هەیە ڕێزم هەیە بۆ هەموو لایەنە ئەمە قسەی پێشونانە ئەڵێ بارێ بڕنە و بینێ لە کەر گورگەی خوا بەڵام ئایا ئەو پێشمەرگانە کە بەرگری ناتوانن سەعاتێ بەرگریکەن چەکی لێەکەن ئەم جارە ئەو برادەرێژەڵێ پێشمەرگە چەک بۆ کاک مەسعود بۆ کاک مەسعود سەرۆکی کوێ آخر بۆیە نیوەڵگەڵە کاک مەسعود بە سەرۆکی خۆم نازانم چونکە ئەوی شەرۆ جیاوازیەکە لە ناو کووردا
ئەزانن کە فەقوسنە دەکا ئەو هەرگیز خۆی بەسەرۆکی هیچ زانیوە بەس نەوەکو خۆی بەسەرۆکی هەموو کورد بزانێ چەک بۆ کورد هاتووە چەک بۆ پێشمەرگە هاتووە نەوەکو بۆ حیزبێک کە نەتوانێت یەک چارەک بەرگریکە چەک بۆ کەسێک کە بتوانێت بەرگریکە و دیفاع لە میلەتکە چەک بۆ کەسێک کە ئازادی بەڵێ سەباح لە کلارەوە کاکەم کاتتان باش هەموو کاتێکت سەڵاح شێخڵەنگەری لە کەلارەوە عەز دەکەم بەڵێ کاک سەڵاح خۆشحاڵی فەرموو بەڕێزن دەستان خۆش بێت کاکە گیان چەک وەرگردن سەرەتا بە سوپاسی یەکەم ئەمریکا و هەموو ئەوروپا و عالم بکەین ئەوە بەڕاستی من ئەڵێم زۆر بە سەراحەت ئەوانە چەکیان نەداوەیە مەسعود بارزانی چەکیان نەداوە پارتی بەڵکو چەکیان داوە فرمێسکەکانی ئەو مناڵانەی کە لە شنگار مردن لەسەر شاخەکان مردن چەکیان داوە ئەو مەسیحانەی کە هەتک ئەکرێت چەکیان داوە ئەو خەڵکانەی کە ڕائەکەن بە تێپەتی و بەرجلی با خەک مزایەدە نەکە خەکێک داعش بێنێ و بیکەینە سەروەری خەکێک داعش بێنێ و بیکەینە چالاکی و هەڵا هەڵای لێ بنێن ئەمە زۆر عیبە ئەمە زۆر عیبە بەڕاستی حتاکە ئەم خیانەتە خیانەت بکرێ بە سەروەری بزانین ئەمە خاڵێک من خاڵێکی تر ئەڵێم چەک دەوری نییە پەروەردە دەوری هەیە تۆ تەماشاکە بە چەکێکی شڕەوە ئەگەر مەجال نەبوو تخوا زیادیکەن بۆم دووستانیە بە چەکێکی شڕەوە ئەوە 30 ساڵە پەکەکە بەرامبەر ناتۆی گرتووە سوپاسی یەک بە یەک پەکەکە چاویان ناچەکەم ئێمە سەنگەرمان کرد بەرامبەریان ئەوان خوێنە ڕێژن بەرام بۆ ئێمە بەڵێ گۆران لە سەی سایقەوە بەڵێ گیان سڵاو کاتێکە گیان سەر چاوم هەموو کاتێک بژی گیانەکەم سپاسانەکەم من وەک پێشمەرگەیەک پێم خۆشە چەند جارێک بتوێم بەڕاستی پێشمەرگە هێزێکی نیشتیمانیە و هەروەها من یەکێک بۆ خۆم لە بەرەکانی جەنگدا بەڕاستی زۆر کەم و کوڕی ئەبینین لە شەک و تەقەمەنی و فیشەکەکانمانە من یەکێکیان بۆ من بەرگریم کردووە لە ئەوان لە هەمان کاتە وتوانە بۆ ئەوە نەفیشەکە تەقنی ئایا من فیشەکمان بۆ چیە گەزیفا لە خاک وەتەنەکەی خۆمان نەکەین و پێویستە ئەو چەکانشی کە لە وڵاتانەوە 2 هەفتە لەمەوە پێش کوتوانە چەک گەیشتوەتە مەپاری هەولێر باشە بۆچی نایێت بە پێشمەرگەکان بۆ چیتانە وەک ئەوەی کە چەکانمان نایانێ بۆچی ئەم چەکانە هەڵ ئەگرن بۆ چیتانە عنی چەک ناگێت بەڕێ پێشمەرگە بەڕێ تۆ بەڕێی من ئەگادە دەستی پێشمەرگە بەڵام ناگات دەستی هەمووی لە ڕاستیدا ئێمە لە پێشمەرگە بووین لە دەلەولا بووین داوای چەکمان کردووە کە بۆمان بنێن هیچ چەکێ نەگەشتەوە دەستی ئێمە بەڕاستی چەکانی کە ئێستا پەیمانە هیچ بەرگریکی پێ ناکرێت بەڵێ ببوورە دڵشادمان لەگەلە لە دووەک دڵشاد کاکێکار کەرم کێ چاوای باشی ئەم باشین کاکێکار وەرەوە نزانم تاوەریوە سەر چیە بەس ئەز من دوو شتانە بێژم هەمە بێژە بزانین کە گەل تاوەریمە ڕابطونانە از خود بێژم حقا بگافکی چەکی من کوردستانی هەی دەرەجە ئێک چەک با کو دشمنت مەورە خۆ دوورت نەمزان هەمین نەیارت منە عربا بگیرە ینی هەمی کەسی بگیرە نەیارت مە کوردانە بشە بگافکی حقا مە چەک هەبا دەرەجە ئێگل بی بێ نەفتا بوومە چ تواوی دیپارێمە بلا خۆمە سیاس خۆ فرد بۆمە بخۆ دابانە چەک ئەبرۆمەزانی با ئەمە دەریدەکە حساس داشین مە دشمنت هەین وەک یو عربانێت دەف گوندێت زمارەوەرە هەمی ڕابینە سەر خۆ هەری داعش کردن و یا دوێژی ئەس ڕای خۆت بژم ئەس سیویدارمش خەر خوشک و برایەتمە بەڵام نەبێژنانە بە پارتیانە بە ئێکەتیانە بە گۆران ئەبرۆ داعش نهاتیە بۆ پارتی نهاتیە بۆ ئێکەتی هاتی بوومە کووردا خراپێک بە ئەس مەم هەمی هەری کاردن گەر ئاسایش و گەل ئەمن و گەر هەمی تشتا گەر پێشمەرگەهی و بلا نەبێژن شیانە فەرگەر چ منطقە پێشمەرگەهستان بلا عەلەم بەڵێ بەرزان دلسەر ئەردەواقعێ مەسەلە شەڕێ مەیدانی شتێکی دیارە ئیتر کەس نەشێت بەرچاوێت کەسێ تاری کرد شەڕێ مەیدانی هێزین چێکدارên کوردان هەر چار پارچێن کوردستانê bi hevrat singereke rawazkene şerê dagîrkerekê şerê gropekê çekdara dijî kur dikin ev halê hazil berçavên her kesekî diyar e û teslîhkirin û înana bi çekdarkirina hêza çekdarê ya Kurdistanê bi çekî pêşketê ev taçand giringtir e ji vê yekê li wê yekê jî giringtir li vî welatî taçan giring e îstîfadel طاقات دی بهته کرن بو نمونه لجواکی ما دیر زمان جن وی وڵاتی هەبووە
میرنشمیر بووە میر لە ئەمێدگێ لە سۆران و gelek جێندن تا چەند گرنگە هێزا ژنانجی و نیڤە جڤاکە بێگومان ئیسیفادەر ئیرادەوانجی بێتەکردن تا چەند گرنگە خەڵکی کوردستانê هێزەکە هێزێکە ڕاستەقینەیە منەظەم هەبێت نەوەکوت بێژن بن دیوار و سەر دیوار و وەکو جارێکە دیژیکات بێژمە گوت بۆ هونەرمەندێکی بە عەقید و ماقید و نظام کێ بە چی هەری ماڵە خوپەیەکی سەر پێیەکە بابێتی ڕۆژێت بەرفرایە ئەمێ گوزێنە نوکەژی تمە ذەڕە مسقالێکی لاتی تا چەند گرنگە هێزێکە منەظەمە کەمەرشکێن مەهەبیت دیریش شیڤان مەسەلا و دیریش مزایداتەوەش دیریش بە حەزبیکردن و حتا داوی بڵێ کاک حەمید فەرموو ئەو کاتتان باش دەولێری پایتەختەوە سەر چاوم دەستخۆشی بۆ تەوەری بەرنامەکەت بەڕاستی تەورێکی زۆر زۆر چاکە دیارە ئەو چەکانە کە دەدرێن بە کورد یعنی هیوادارم خەڵک حساسیت و جیاوازی دروست نەکا بە غەڵەت لێکدانەوەی بۆ نەکا یعنی ئەوەش لەسەر ئەو بنەمایە کە دەدرێ بە کورد ملەتی کورد لەو ڕۆدا لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی بۆتە قەڵاو و نارەی لێبوردەیی و ئاستی و ئازادی دیموکراسی پێکەوە ژیان لەبەرەوە لەم هەرێمە پێکەوە ژیان ێکا کە ڕێز لە کورد دەگرن تۆ بۆ لە خۆتەوە ئەو جیاوازیە دروست دەکەی بەڵام ئێمە دیارە ئەوە داخوازی هەمووانە کە هێزی پێشمەرگە لە زێر ئاڵای نیشتیمانی کوردستان کۆ بکرێتەوە ئەوە پرسیارێکە لە بەدرێژایی 24 ساڵی ڕابردوو بە دواماندا ڕادەکا هیوادارین کە ئێمە ئەو قۆناغە ئیسا تێپەڕێنین بیر لەوە بکەینەوە کە ئەم ێزانە بە نیشتیمانی بکرێن کە دەستگایەکە بێ کە دوور لە حیزبی بەڕاستی ئەوە خوازیاری هەمووانە بەڵام ێستا لەم قۆناغەدا کە یارمەتیمان دەدەن هاوکاریمان دەکەن ئەو چەکانە چەکی بەرگریە خۆکردنە کاکە تەکنۆلۆژیای پێشکەوتووە تۆ ناتوانانی بەبێت تەکنۆلۆژیای پێشکەوتوو بەبێت دەستگای هەواڵگیری بەڵێ بەرزان ئەمە کوی قسەکانی خەڵکی کوردستان بوو لە مناوچەکانە ئەمە هیوادارن سەرنجیاوان بە تایبەتی لەسەر مەسەلەی چەک بۆ سەرکردایەتی سیاسی خەڵکی کوردستان گەشت بێ فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان حکوومەت پەرلەمان ئەکو دەستگای چاودێری وەزارەتی پێشمەرگەش گەشتی بێ هەموو هێزە چەکدارەکانی کوردستان بەبێ جیاوازی گەشتی بێ ئەم چەکێ چون بەکاربێنرێ خەڵکی کوردستان پێیان باشە ئەم چەکێ بچ شێوازێ بەکاربێنرێ و مەترسیاشیانەکە بێت لە چ ڕوویەکە و لە چ نقطەیەکیشەوە مەترسیان هەیە ئەمی ویدارین سەرنجا خەڵکی کوردستانی بتەوای گەشت بیت حتا سوبەی الڤێرێ المینبەرێ ڕاستەقینە مایکێوە دەخزمەتەوە دەبین هێژان تەوەرێکی گەرمی ڕۆژەوێدا ئێوار باش